ئەگەر ساڵی 2014 بۆ ڕێکخراوی داعش سەرەتای گەشەون نەشونمای بوو بێ لە عێراقەوە، ساڵی 2016 تا ڕادێکی زۆر بەرەو خوارکەوشکست و زەنگی کۆتایی هاتنی بوو. داعش هەروەک لە سەرەتای دەرکەوتنیەوە دیار بوو هیچ ئامانجێکی درێژمەوتایی لە گرتنیە و ناوچانەدا نەبوو کە هێرشی دەکردنە سەر گوتاری توندڕەوانە و ڕەفتارەکانی بەرامبەر بە پێکهاتە جیاوازەکان، بە تایبەت لە عێراق لەگەڵ یەکەم دەرکەوتنیدا هەواڵی کەوتنیە و هێزەیان پێبوو. لقد دقت ساعة الانتصار. بەرپرسانی سیاسی و سەربازی عێراق لە چەندین بۆنە و تاریاندا جەختیان لەوە کردوتەوە کە 2016 ساڵی سەرکەوتنی عێراق بەسەر ڕێکخراوی داعشدا. هەندێک جار زیاتر لە وەشون و کۆتایی هاتنی داعشیان لە مووسڵ کە دیارترین و بەرفراوانترین ناوچەی ژێردەستی و ڕێکخراوەیە لە عێراق بە کۆتایی ئەم ساڵەوە بەستۆتەوە. بە پێی شیکردنەوەیشی ناوەندی جاین بۆ لێکۆڵنەوە لە تیرۆر، ڕێکخراوی داعش لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا لە سەدا 12 و زەویانەی لەدەستداوە کە پێشتر لە ژێردەستیدا بووە. ئەمە لە کاتێکدا ئێستا کەنزیکەی 3 مانگ بەسەر دەستپێکردنی ساعتی سفری شەڕی گرتنەوەی مووسڵدا تێپەڕێ، ساڵی 2016 لە تەواوبووندایە، بەڵام هێشتا پرۆسی سەربازی گرتنەوەی دووهەمین گەورەترین شاری عێراق لە چارەکی سەرەتایی تێنەپەڕیوە. وەک دەوترێت داعش بە پێ و بەرنامەی بۆی دانراوە هەر دەڕوات، بەڵام پاش خۆی عێراقوە و ناوچانە چۆن جێدەهێڵێ کە ماوەیەک لە ژێر دەستیدا بوون. بە پێی قسەی سەرۆک وەزیرانی عێراق بەهۆی شەڕی داعشەوە زیانی 35 ملیار دۆلاری لە عێراق کەوتووە. جگە لەوەشدا ژێرخانی ئابووری و کۆمەڵایەتی و دەرونی و مرۆیە و ناوچانەشی هەڵتەکاندووە کە بە زۆنی سوننەکان ناسراوە. وەزیری پلاندانانی عێراقیش ڕایگەیاند بەهۆی خێرانە ئەمنی و سیاسی و ئابووریەکان و هەروەها دەستگرتنی داعش بەسەر چەند ناوچەیەکدا لە ئێستادا ڕێژەی ژاری بۆ لە سەدا 30 بەرز بۆتەوە و بێکاریش لە عێراقدا لە سەدا 20 تێپەڕاندووە. لەبارەی زیانە گیانیەکانیشەوە بە پێی راپۆرتێکی کەناڵی سێرێنی ئەمریکی، تەنها لە مانگی تشرینی دووهەمی 2016دا 2000 سەرباز و پۆلیس و هێزەکانی 8 شعبی و پێشمەرگە لە شەڕی دژ بە داعشدا کوژراون. بە پێی راپۆرتەکەی CNN سێهێندێ و ژمارەیە کە دامەزراوە فەرمیەکانی دەوڵەت لەبارەی زیانە گیانیەکانەوە بڵاوی دەکەنەوە. شەڕ و ململانەکان بە تایبەتەوەی سەرەکیە و لەگەڵ داعشە تەنها لەم ساڵدا سەدان هەزار کەسی لە ناوچەکانی خۆیاندا هەڵکەندووە و بەرەو هەرێمی کوردستان و عێراق و سووریا ئاوارەی کردوون و هێندێکیشان ڕێگەی پەنابەریان بەرە وڵاتانی ئەوروپا و خۆراوە هەڵبژاردووە. ئەوەی ماوەتەوە بیڵێنەوەیە لەگەڵ درێژە کێشانی شەڕی مووسڵ و ئاوارەبوونی سەدان هەزار کەس و وێرانی و کاولکاری هەزاران کیلۆمتر لە ئاوەدانی، بەم حاڵەوە دەبێت ساڵی 2017 بۆ عێراق و عێراقیەکان چۆن بگوزارێت.